جێگەری وەزیری نەوتی عێراق لە ڕۆژی دووشەممەیەکی ژانڤیە بە ئاژانسی ڕۆیتەرزی وت کۆمپانیای زەبەلاحی وزەی ئەمریکایی ئەکسان مۆبیل بە فەرمی لە کێڵگەی نەوتی ڕۆژاوای قورنەیەک لە باشووری عێراق دەرچووە و کارەکانی وەک بەڵێندەری سەرەکی ڕادەستی پێترۆ چینا کردووە. بەرپرسانی باڵای نەوتی عێراق ڕۆژی دووشەممە لە کێڵگەی ڕۆژاوای قورنەیەک لە نزیک بەستە لەگەڵ کارگێڕانی کۆمپانیەکانی ئەکسان مۆبیل و پێترۆ چینا و بەسرە ئۆیڵ بە بۆنەی دەرچوونی تەواوەتی ئەکسان و ڕادەستکردنی کارەکانی پەتروچینا کۆبوونەوە. حضورنا اليوم نيابة عن السيد ئەمڕۆ کۆ دەبینەوە بۆ نوێنەرایەتیکردنی جێگری سەرۆکوەزیران و وەزیری نەوت بۆ ماڵئاواییکردن لە کۆمپانیای ئەکسن مۆبیل بۆ سوپاسکردنی کۆمپانیاکە بۆ ئەو هەوڵانەی لەم پرۆژەیەدا دراون لە هەمان کادا دەستخۆشی لە کۆمپانیای پترۆجینا دەکەین کە بوو بە بەڵێندەری سەرەکی لەگەڵ هاوبەشەکانی دیکە بۆ بەڕێوەبردنی ئەم پرۆژەیە. کۆمپانیای پتروچینا دوای ڕۆشتنی کۆمپانیای ئەکسان گەورەترین پشکی لەم بوارەدا هەیە. ساڵی ڕابردووی عێراق ڕێکەوتنی کەفرۆشتنی واژوو کردووە بە دەستینانی 22.7% پشکەکانی کۆمپانیای ئەکسان مۆبیل لە ڕۆژاوای قورنەیەک لەلایەن کۆمپانیای دەوڵەتی نەوتی بەسرە لە کاتێکدا کۆمپانیای پێترۆمینای دەوڵەتی ئەندونوسیا 10% پشکەکانی دیکەی ئەکسانی کڕی و پشکەکەی بۆ لە سەدا 20 زیادی کرد. ئەمڕۆ لایەن وەزارەتی نەوتەوە ڕاگەاندرا بۆ ماڵئاواییکردن لە ئەکسان مۆبیل و بانگێشکردنیان لە هەمان کاتدا ئەوە بانگێشکردنیەکە لەلایەن حکومەتی فیدراڵی لەلایەن وەزیری نەوت و کەرتی نەوت بۆ ئەوەی ئەکسان مۆبیل بانگێش بکرێت بۆ ئەنجامدانی و هاوکاریکردن لە پرۆژەکانی داهاتوودا. باسم محەممەد بەریکاری وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند ئەو یەکلاییکردنەوەی کۆتاییە کە بەم دوایە لە نیوان وەزارەتی نەوتی عێراق و ئەکسان گەیشتون خزمەت بە بەرژەوەندیەکانی هەردوولا دەکات. ئاماژەی بەوەش کرد لە ئیستادا قۆڕنەی ڕۆژاواییەک نزیکەی 550,000 بەرمیل لە ڕۆژێکدا بەرەم دەهێنێت. جێگری وەزیری نەوتی عێراق ئاماژەی بەوەش کرد حکوومەت هەست دەکات بانگهێشتی کۆمپانیای ئەکسان مۆبیل بکات بۆ ئەوەی ڕۆڵی هەبێت لە پەرەپێدانی پرۆژەکانی وزەی داهاتوودا.